بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی دیکەی ڕایەڵەوە لە خزمەتتان داین. بینەرانی هێژا ئەم شەو لە بەرنامەی ڕایەڵدا ڕەوشی ئێران لە دوای هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمارەتی و ئەنجومەنی شار و گوندەکان هەڵدەسەنگێنین. لە دوای پێکاتنی 12مین خولی هەڵبژاردننی سەرۆک کۆماری و 5مین خولی ئەنجومەنی شار و گوندەکان ئێران بەرەو چ داهاتوویەک دەڕوا چ سیاستێک سەبارەت بە نێو خۆی ئێران لەلایەن ڕژیمەوە پەیڕاو دەکرێت. لە هەمان کاتدا استراتیژی سیاسی ئێران لە بەرامبەر وڵاتانی دەرەوە بە تایبەتی هەرێمی ڕۆژهەڵاتی ناویندا چ دەبێت و بە گشتیش لە بەرامبەر ئەو چەقبەستویەی کە لەلایەن ڕژیمی ئێران و لە ئەنجامی سیاستی خۆسرەوانی ناوەندگەرایی زیهنیەتی ئێرانیدا پەرەی پێدەدرێت گەلانی ئێران و بە گشتی ئازادی خوازەکان خاوەن چ ئالتەرناتیڤێکن یان چ ڕێبازێک دەتوانن لە بەرامبەر ئەم چەقبەستویەدا پێش بخەن. ئەو پرسیار و مژارانەیە کە ئەم شەو لە بەرنامەی ڕایەڵدا گفتوگۆیان لەسەر دەکەین. بۆ گفتوگۆکردنی ئەم مژارانەش ئەو شەو بە خۆشحاڵیەوە میێوەدارەتی لە دوو میێوانی بەڕێز کە ئەوانیش کاک ئەحمەد مۆدەڕسیە چاودێری سیاسی و هەروەها بەڕێز دیار فەڕوخی چارەکوانی سیاسیە کە ئەو شەو لە بەرنامەی ڕایەڵدا لە خزمەتێنن. بەڕێزان زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕایەڵ. زۆر سپاس. کاک ئەحمەدی بەڕێز گوتوبێژەکەمان لێوە دەست پێ دەکەم بەنامەکەمان لێوە دەست پێ دەکەم. سەرەتا دەمەوێت دیمەنێک بەدەستەوە بدەن لەوەی لە ڕەوشی ئێستای ئێران لە دوای پێکەنانی ئەم هەڵبژاردنانی کە لە 19 مەی یا 29 ئۆردیبەهشت گوڵانی بە پێی تەقویمی ئێرانیدا پێکات. سپاس سڵاو بۆ بینەرانی خۆشەویست. تەبیعی هەڵبژاردن و گۆڕانکاری بەشێکی سروشتیە لە ژیانی ئینسان، ژیانی سیاسی، ژیانی کۆمەڵایەتی، هەتا لە سروشتە دایم گۆڕانکاری پێکدی دەبێ پێک بێ. بەڵام لە مەجموعەیەک تو بیر بکەی ڕژیمی سیاسی ئێستای ڕۆژهەڵاتی ناوین گۆڕانکاریەکان خۆیان پێشوودایان ناوە کە نابێ پێک بێ. مشکلەکان ئەوەیە چونکە پەیوەندیەکانی ڕابەریەت پەیوەندەکانی دەستەی بەڕێوەبەر لەگەڵ خەڵک زۆر کەمە. ئەوان پێیان وابێ بیر دەکەنەوە کە عەقڵمەندی کۆمەڵگان و ئەوان بەڕاستی بزانن ئەوە ڕاستە بۆ کۆمەڵگا بێوەی سرنجدانێک بکەم بۆ کۆمەڵگا و پێویستیەکانی کۆمەڵگا و گۆڕانکاریەکانی ناو کۆمەڵگا. من پێم وایە ئێران تووشی مەجموعەیە یعنی بەرهەڵسکاری بۆ تۆ خۆشیان هەستی پێ دەکەن، بەڵام ناکرێت لە ماهیەتی ئەو ڕژیمانەدا ئەوە نییە کە بکرێ گۆڕانکارێکی قوڵ پێک بێنێ کە جوابدەرەوەی ویستەکانی خەڵک بێ. تەبیعی حەسەن ڕوحانی پێشوو سەرۆک کۆمار بووە، هەموو کەس گلەی لێ هەیە کە هیچی نەکرد، وعدەکانی خۆی نەبردە سەر. من پێم وانێ مشکلە حەسەن ڕوحانی بۆ خۆی بێ، چونکە سیستم ئەوەی کە پێڵە یاسای بنەڕەتی ئێران ویلایەتی فەقێ ئیجازەی پێنادا کە لەوەی پتر کە پێی وایە بتوانێ گۆڕانکاریەک پێک بێنێ. هەرچەند ئەویش خۆی وەکو سروشتی شەخسی خۆی پێم وانێ زۆر لایەنگری گۆڕانکاری بێ. ئەویش ئابای لەبەردایە ڕێشی هەیە لەو قوتابخانانە هاتووەتە دەرێ کە بەڕێوەبەرایەتی ڕەژیم تێدایە. هەرچەند ئەو وەکو سەرۆکی حکوومەت کە پتر پەیوەندی لەگەڵ خەڵکانی هەیە دەکرێت ئەگەر بۆمانەوەی خۆشی بێ بیەوێ مەجموعەیەک گۆڕانکاری پێک بێنێ. بەڵام من لەو ڕوانگای دانیم کە بتوانێ ئەوە جوابداریەوەی ئەو ویستانەی 2017 خەڵکی ئێران بێ. یعنی کاک ئەحمەد لەو ڕوانگەیەوە کە هەڵبژاردننی ئێران بە تایبەتی بەرەوەچاوگرتنی ڕەوشی قەیراناوی ڕۆژهەڵاتی ناوین دەرفەتێک بوو بۆ کرانەوە. بەڵام ئایا دەتوانێت چاوەڕێ لە حەسەن ڕوحانی و کابینەی نوێ بکرێت دوای ئەم هەڵبژاردنانە؟ وەڵاهی یەکێک لە مەلایەکانی قۆم کە پێشتر زۆر تۆند بووە خۆی مەساژێک بۆ حەسەن ڕوحانیە بڵێن بۆی خەڵکە باشتر پەیامێک بۆ حەسەن ڕوحانی دەڵێ تۆ خۆت کاندید کرد و متمەینەن لە ڕێی دێنیەوە پێشەوەی هەڵبژاردن ببێ. بوو دەزانێت ڕێی دێنێت چونکە لە ڕکابەرەکی کەسێک نەبوو کە بتوانێت بەسەریدا خەڵک بێزارە. خەڵک ئەگەر دەڵێ ئەگەر لێت قەومە لە ئاو کەوتی و بۆ خنکاندن دەست بۆ پوشەڵەیەکیش دەبێت بتوانین نەجاتیت بێ. خەڵک بینی خراپ و خراپتر خراپەکەی هەڵبژارد.
هەرچەند ئومیدیشیان نییە کە حەسەن ڕوحانی بتوانێت و کارە بکە بەڵام لەوەی دیکە کە دەکرێت اختناقێکی زۆرتر پێک بێنێ پێیان باشتر بوو بۆیە ئەوە وەختایەک ئەو مەساژە دەبیسێ نا تۆ یا دەبێ گۆڕانکاری قوڵی کۆمەڵایەتی سیاسی اقتصادی پێک بێنی و حتا ناونەتەوەیش چونکە ئێستا مشکلێکی زۆر گەورەیە بۆ ئێران ئێستا تەریک ماوەتەوە ئێران جاران ئینقلابی سادر دەکرد ئێستا دەستی پێوەگرت و ئینقلابەکەی خۆی لە دەست نەچێ بۆیە دەورانی 4 ساڵە دەورانێکی سەرنوشت سازە بەڕاستی دەکرێت هەردوو گلای بێ یا شێوازێکی گۆڕانکاری ئەگەر هیچ نەبێت لەوەی زۆر بۆوی قورس بێ و بۆ خەڵکیش کەمتر بێت چونکە گۆڕانکاری میشی دەبێت سازشێکیشی تێدا بێ داواکاریەکانی خەڵک چەند شتێکی تەبیعی لە 4 ساڵدا ناتوانێت هەمووی پێک بێ ئەمنەیە کە بۆ خۆم لە دەرەوەش بم دەزانم باش مەجموعەیەک داواکاری نەتەوی بۆ من شتێکی سەرەتایین بەڵام بۆوی زۆر قورسم بۆ چونکە ئێستاش ئەو چی پێڵێن پێناسەی نەتەوی من نازانێ و نایکە لە ڕوانگەی اقتصادی عینیشە دەمە دەبینین ڕۆژانە خەڵکی بۆەوەی بژیوێک کە ڕۆژانە پێبوون کۆڵبەری دەکەن کارێک کە دەکرێت بڵێ 1000 ساڵ لەوەی بەر خەڵک کردوێتی واش دەبینی ڕێگای پێدەگیرێ تەقی لێ دەکرێت دەکوژرێ و گیانی فیدا دەکرد بۆ خاتیەوەی نان بۆ ماڵ و منداڵەکەی خۆی پێک بێنێ تەبیعی کەسێک کۆڵبەری دەکا ئەگەر بچووکترین بەس کارێکی بۆ پەیدا بکە کە ئەو پێرازی دەبێت بۆیە داواکاریەکانی خەڵک زۆر بچکۆڵان بگوانەمانە وەکو سیاسی ئەنجامی سیاسی نەخۆی ڕژیمی ئێران یانە ئەو ڕۆژەکە هەیە بەرهەمی ئەو سیاسانەی کە ڕژیمی ئێران پەیڕەوی کرد بە نێوخۆی ئێراندا بۆ نمونە بەجەستەکردنی یا بەداخستنی ئاستی داخوازیەکانی گەل لە داخوازیە بۆ نمونە وای کردووە لە خەڵک ئیدی هێندە هەڵهاتی بێ بە دوای نانی بژێوی ڕۆژانیدا داخوازە دیموکراتیک نەتەوەی ئازادیەکانی خۆی تەنان لەبیر بچێتەوە پێما بێ بەشێکی ڕاستە بەڵام بەشێکی هەر استراتێژیویە ناتوانێت لەوەی پتر ئەو دنیای دنیا ئاوا دەبینێ ئەو ئیدئۆلۆژی نەبڵام استراتێژی ئیدئۆلۆژیویە چونکە ئیدئۆلۆژیوی ئەوەیە کە خەڵک دەبێت بەنانی لە 2017دا بەنانی وشکی بەڕێ بچێ هەرچەند بۆ خۆی ئەوەی ناکە ئەو بۆ خۆی هەموو شتێکی دەبێ هەبێ بەڵام خەڵکانی دەکەت ئەو چونکە وەلی فەقیها ئەو لەسەرەوەی هەموو کەسە بۆیە پێم وایە وەختایەک شێوازی ئیدۆلۆژیەکەی بیر و بۆچوونەکەی دەکرێت اقتصادێکی ئاو بێ بێگومان مرۆڤ دەتوانێت بڵێت ئەوە بەرهەمێکی هەمان سیاستی شەبان ڕەمەگیە کە وڵاتی مطلقی فەقی لە ئێراندا پەیڕەوی دەکات بەڕێز فەڕۆخی دێمە خزمەتی جەنابتان باس لەوە دەکرێت یا چاودێرانی سیاسی باس لەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران توانی سیناریۆی دووبارەکردنەوەی هەڵبژاردن لەسەر شانۆی خۆنواندن بۆ هێزە دەرەکیەکان و لە هەمان کاتدا سەرکوردکردنی داخوازیە نێوخۆیەکان بە سەرکەوتوی بە ئەنجام بکەێنێ بە بڕوای ئێوە لە دوای ئەمە یان لەم پێواژەیە بەدواوە ئایا ڕژیمی ئێران دەتوانێت بە هەمان شێوەیە سەر ئەو سیاسانێک کە هەی بۆ بەردەوام بکات یان ئەگەر دەست بە قوارەی کۆنی خۆی وەکو ئێستاکەەوە بگرێت ئەم چەقبەستویی هەروەوە بەردەوام بێت دە سیاستی نێوخۆیدا سەرکوتی گەلان داخوازی دیموکراتیکەکانی گەلان بەردەوام درێژەی پێ بدات و لە هەمان کاتە لە دەرەوەشدا بیەوێ لە هەرمی ڕۆژهاتی ناوین شەڕی خۆی لە دەرەوەی وڵاتی خۆی بکات دەتوانێت چەندە درێژەی هەبێت ئەمە بەربەشاوکردنی ڕۆژی ئێستا منیش سڵاو ڕێزمەیە خدمەت بینەرانی بەڕێز وەروە میوانی بەڕێز بە بڕوای من پێش ئەوەی کەمە بین ئانالیزێک بکەین لەسەرەوەی کە ئایا لە ئێرانی دی بزانین ئایا ئینتیخاب هەیە ئینتیسابکردن هەیە بە بڕوای من لە ئێرانی شتێک بەنێو ئینتیخاب یا هەڵبژارتن نییە لەوێت مەجموعەیەک ئینسان لە فلتیرێکی مشخص هەڵدەبژێرترێن دوای ئەوەی کە ئەوانە کە زاتن کادری هەرە پێشەوەی ئەو سیستێمان لە فیلترهایەکی مشخصتا دەگوزارێن ئەو چەند دموچاوانە دێن پێشانی خەڵک دەدێن و لە سناریویەکدا یەکێکیان دێت هەڵدەبژێرترێ بە قەول بەڵام ئایا ئەوەی کەمە بنهێوێ باسی کەین لە ئێرانێ یا لە ڕۆژهەڵاتی ناوین لە وڵاتانی کە دیکتاتۆرن دموکراسی ئازاد یا هەڵبژاردننی ئازادیان تەجروبە نەکردووە بپرسین هەدەف لەو کارەی چییە؟
هەرچەند دوای ئەو هەڵبژارتنەی دەتوانێت ئینسان قسەی زۆر جیاواز بۆ بکە بەڕاستی یەکێکیان ئەوەیە ئەسڵەن بۆچی جەنابی خاتەمی ڕۆحانی هاتەوە سەرکار بۆچی منداڵە هارە خەلەفەکەی کە کادری پێشووی ئەو نیزامی بوو لە دەوری پێشوو ئەحمەدی نژاد لەو شورانی گەهبان ڕەت کرایە بوو ئۆپۆزیسیۆنی نظام یعنی ئەوانە هەموو جێگای لێقۆڵبوونەوەیەکی یەکجار زۆر وردن بە بڕوای من لە هەمووی ئەوانە کە بگوزەرین ئەوەی کە خەڵک چوو بۆ پای سندوقەکانی ڕایی دلیل بەوەی نییە کە خەڵک تەئیدی ئەو نیزامەی دەکات نە بە پێچەوانە خەڵک ئاڵوگۆڕی دەوێت و ئەو ئاڵوگۆڕیانەش ئێستا وەکی میوانی بەڕێزش ئیشارەی پێکرد شایەت هێندێکی لە ڕوحانیدا بتوانن لە قسەی ویدا لە خراپ و خراپتردا بەڵام بە بڕوای من ئێستا کار لە ئێرانێ لە گەلانی ڕۆژهەڵاتی ناوین لەوەی چۆتە دەرێکە دیمە مەجبور بووین خراپ و خراپتر هەڵبژێری ئەڵتەرناتیڤی دیکەمان هەیە بەڕێز فەرڕوخی گوتەکان لەبیر نەچێت کا دەکەم لە نێو گوتەکاندا وەکو کەوانەیەک دەیکەمەوە بە لە بەرچاوگرتنی پێگەی جناحەکانی اقتدار و دەسەڵات لە نێو خۆی ئێراندا بە لە بەرچاوگرتنی تەنگبوونەوەی بازنەی خۆدیەکانی نێو خۆی ڕژیمی ئێران ڕوحانی چەندە دەتوانێت ئەو شتانی کە ئێوە گاماژتان پێکرد بوون منە ئەو بەڵێنانەی کە لە هەڵبژاردنەکاندا بەلانی کەمەدای پێوی باتە سەر ڕوحانی ناتوانێت ئەو بەڵێنانە باتە سەرێ چۆن ڕوحانی دەقالەبی سیستێمێکدا عمل دەکات کە لەو سیستێمیدا کە هەر شخصێک وەکو دوموچاو ئەحمەد بێ مەحموود بێ هیچ فەرق ناکە یعنی لێرە سیستێم دێ سیستێمی وەلایەتی فەقیهەکە دێ بڕیاری ئاخیر دەدات و ئەحمەد بۆ جەنابی ڕوحانیش ئەسڵەن ناتوانێت جواببووی ئەو نیازانەی خەڵک بێ بەڵام بە تەوەجوه بەو ئاڵوگۆڕیانەی کە لە منتیقەی هاتۆتە پێشێ جەوی ئێران نظامی ئێران وا دەخوازێت کە دەموچاوێک یا کەسێکی نەرمتر بتوانێت عەلەمداری پەرچەمی ئێراندا بکە چون ئێستادی ئاڵوگۆڕەکان لە منتیقەی زۆر هەنگاوەکان سەریحتر بوونە خەریکە جەبهایەکی مشەخص لە قەبەل ئێرانێدا وردە یەک دەگرن بووە ئێران ناتوانێت بە هێنانەکایی یا هێنانە سەرکاری کەسێکی دیکە وەکو هاوڕقیبەکانی ڕوحانی ئیبراهیم ڕئیسی کە چهرەیەکی یەکجار زۆر خەشنتر و توندڕەوترە بتوانێت لەو ئاڵوگۆڕیانەدا بە نەفعی خۆی قازانج بکات چون هەرچی چون زاتن جمهوری ئیسلامی یا سیاسەتی جمهوری ئیسلامی لەسەر یەک شت بەناندراوە ئەویش سیاسەتێکی خەشنە کە دار و دەستەی خامنەئی بەڕێوە دەبن یعنی ئەگەر ئەمە بین خوڕ بینەوە لەو سیاسەتانەوی لەو کارانەی کە لە چەندین ساڵی بەرێ لە شۆڕشی گەلان بڵین لە ئێران لە 38 ساڵی بەرە ڕووی دووسێ ئیتفاقی زۆر ئەوە کەوتون ینی کاریگەر کەوتون کە حەقی ئیشاری پێ بکرێت یەکیان بۆ نمونە دروستکردنی حکوومەتی پارالێل قاد بە قاد یا پلە بە پلە بۆ نمونەیەکێکیان دوای ئینقلاب سوپا دروست بوو ئەڵتەرناتیڤێک بۆ ئەرتەش ئەو نظامایە ئەو هێزە حەسکەریە دژێر کێفی خودی ڕەهبەردا بێ یعنی ئەڵتەرناتیڤێکی ئێستا چەندین ساڵە کاری بۆ کراوە ئەڵتەرناتیڤی اقتصادیشی هەیە یعنی هەموو اقتصادەکانی کەلانی ئێرانێش بە هەر هەموویەوە بە ئێران لە ژێردەستی سوپای پاسداراندا یعنی سوپای پاسدارانیش کە چهرەیەکی خەشنی هەیە ئەگەر هاتپا و ڕئیسی بۆ نمونە هاتپا سەرکار چهرەیەکی خەشنتری دەدا بە دەرێ و ئەو ئێتلافی کە لە دەرێ ئێستا خەریکی سازبوونە چون ئەم ئیشارەمان پێکرد ئاڵوگۆڕەکان یەکجار زۆر سەریحن ئەوەی عەلەمدارانی ئێرانیش بەڕاستی هەست بەو دەهۆڵەی دەکەن دەهۆڵی ئەوەی دەکەن کە خەریکە بێت لە دەرکاندا ئەدی ئەوە کاریگەری نابێ بۆ ئەوەی کە بتوانن پێش ئەو ئاڵوگۆڕیانە بگرن کە لە ناوچەکەدا هەیە دەنا ئەوەی کەمە لە منازەرەی ئەو بەڕێزانە ئەمە بینیمان بەڕاستی ئەوەنە هەمویان کادری نیزامن هەمویان بەڵام لە حینی حاڵیشدا شەڕێکی هەرە خورد لە ئاستی باڵادا هەیە ئینسان دەبێت ئەوانە بە جوانی ژێرنەزەر بگرێ و ئەوانە احترافاتێکی یەکجار زۆر گەوریان لەسەر خۆیان کرد ینی بەڕاستی ئینسانە گربی هەبێ خۆی لێ وردکاتەوە دەتوانین بڵین ینی ئینتحارێکی سیاسی لە ئێرانێ ڕوویدا و ئەوەی کە بهێوێ هێزی سیاسی بێ هێزی کاریگەر بێ لە دوا ڕۆژی ئێران دەبێت بتوانێت ئەو وردەکاریانە
زۆر بێگومان هەر لەسەر ئەوە ساسە بوو بەڕێز فەروخی کە خامنەی هات مداخلەی منازرە تەلەڤیزیۆنەکان یادی بە تەلەڤیزیۆنەکانی کرد و ڕاگەیان با کاندیدەکان ئاگایان لە خۆیان بێ بە گوتەی ئەو گوایە پەرە نەدەن بە گوسە لە قەومی و نەتەوەیەکان لە ئێران یانە ئەو شتەی کە هیچ ڕێگا لە داخوازی دیموکراتیکەکانی گەرانی ئێران بکرێت. کاک ئەحمەد دەگەڕێمەوە خزمەتی جەنابتان. ئێمە دەزانین کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 38 ساڵی ڕابردوویدا هەموو کاتێک هەر لەسەر هاتنە سەرکاری و هەتاکو ئێستا کە لەگەڵ ئەوەیدا کە لەنێو خۆیدا هەوڵی یەکدەستکردنی دەسەڵاتی داوە هەمیشە دایم بازنەی خودیەکانی تەنگتر کردوێتەوە بە بەرتەرەفکردنی هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە هەمان کاتدا سنووری ئینقلابیشی کردووە بۆ ئەوی بتوانێت خۆی لەسەر پێ ڕابگرێ ئەو نظامە لەسەر پێ ڕابگرێ بڕوای ئێوە ڕەوشی ئێستای ڕژیمی ئێران لە دوای ئەم هەڵبژاردنە یعنی لە دوای هاتنە سەرکاری دووبارەی ڕۆحانی بە لە بەرچاوگرنی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوین چۆن دەبێ؟ پێمان بێ ئەوەی کە هەر دووبارە زۆر بە متمەین نییەوە ڕۆحانی داهاتەوە سەرکار ئەوە بۆ ڕۆحانی توانی ئەوەی کە هینی ئەتۆمەکەی بوو فایلی ئەتۆمی ئێران بوو بە شێوازێک چونکە هەردوو لایەن هەم لایەنی غەرب هەم لایەنی ئێرانی پێیوا بە سەرکەوتوو بووە دەشکرا هەردوو گلاش سەرکەوتوو بن بە واقعیەتەش باگات ئێران نەزەرێکی پاچی هەبا تەبیعی ئەوان ڕێگایان پێدا بوو هەر لە دەست پێکدا تۆ حەق هەموو نەتەوەیەک حەقی هەیە بەڵام دەبێ شەفاف بێ و چونکە بۆ خۆشی دەیزانی شەفافیت لە کارەکەیدانە بەڵێ ناوەکێکەکەی شەفافیەتی لە کاردانی هەموو جارەیە خۆی دەدزیەوە و خەڕەشیشی دەکرد و تادیدی ئەو دەرەوەشی پێدەکرد بۆیە پێیان وا بوو ئەوە سەرکەوتنێکە بۆوان و بە خەڵکەکەی خۆشیان دەڵێمە سەرکەوتنمان بەدەستێنا ئەوەنێ ڕێکتۆرە ئەتۆمیەکانیان لێدا نەخستین ئەوە نیە وامان نەکرد نەیان توانی بێن بۆمبارانی بکەن لەو ڕێگایەوە پێی وابوو پەیوەندێکی نێونەتەوەی دروست دەکە هەرچەند لە دەورانی ئۆبامادا ئەوە خەریک بوو پێک بێ ئەویش هاتنی هێزێکی دڕندەی ڕەش وەکوون داعش و پێیان وابوو سپۆنسۆر یا یارمەتیدەری ئەو هێزە دەکرێت وڵاتانی سونی بن و شیعە وردە خۆی وەکو ئەو مەسەلە قەدیمی کوردی هەیە دەڵێ هەم لێ دەدا و هەم هاوار دەکا ئەوە هات بۆ بەتەما بوو بێتە جێ کە تەبیعی ئەویش بۆ خۆی لێدا بوو لێ دەدا بەڵام هاواریش دەکرد و هاوارەکە بەتەما بوو قبول بکرێ بۆ لەو بنەمایانە ڕوحانی پێیان وابوو سەرکەوتووە پێی وابوو پەیوەندێکی نێونەتەوەی ئارامتر دەتوانێت پێک بێنێ هەرچەند دوایە ئاقارەکان بۆی دەڕۆن نا ئەوەش ڕووپۆشێک بووە و معلوم بووە کە ئێران هەلا ئەو شێوازی خەشنی و توندی دینی کە لە ماوەی 30 ساڵدا پێک هاتووە سەرچاوەکانی ئێرانن واقعیەتێکی ژەوە بووە کە ئەگەر خۆمەینی هاتە سەرکار لە 1979 یا 1357 بۆ سادرکردنی ئینقلاب سادر بکە نەیوی ڕابەرانی وڵاتانی دیکەی بە شاه حوسێن بە ناحوسێن شاهی ئۆردنی ناو دەبێت خەڵکان دیش بەڕێز و باسکەن دەکریان کوت مەلێک حوسێن لەگەڵ عەرەبستانی سعودی هەر بە شێوازێک زۆر هەتا وەکو کفربانکە کە داگیری مەککە و مەدینان دوو شوێنی ئێستا کەوتووەتە لایەنێکە وای لێ هاتووە شتێکی کوردی هەیە دەڵە بەهۆی سواران نەدەگەڕاوە بە شێڕەشیڕی پێرەژنەی دەگەڕێتەوە هەموو وڵاتانی نێونەتەوەیی هەوڵیان دەدا کە ئەو دوو قوتبیە کەمتر بکرێ بۆەوەی بتوانێت ڕۆژهەڵاتی ناوین لە ئارامشێکی نسبیدا بژی بەڵام جوابی نەداوە ئێستا حەسەن نەسڕوڵڵای فێر دەکا کە ببێ بە نێوبژیوان لە عینی حاڵدا کە ئێران هەردەم ئامادەیە بۆ دانوستاندن بۆیە تەبیعی ئێرانێک کە لەو وەزعیەتەدا ئێستا هاتووت خەڵکانی دیکردنێک کە ئەمە ئامادەین بۆ دانوستاندن و ئینسانیش مەساژەکان دەبینێ ئەویدی ئێستا حاڵەتی تەهاجومی هەیە بێحورمەتی دەکا قسەی پێ دەڵێ
مشکلاتی بۆ پێک دێنێتی پێشێ ئەویش ئێستا ئەو حاڵەتە نەرمی کە تێیدا بەنێوبانگن ئێمە نامانەوێ ئێمە دەمانەوێ بە سڵح بژین مشکلاتێک هەیە کە دەتوانین حەلی بکەین. بەڕێز فەڕۆخی لە لێکۆڵینەوەیەکی استراتیژیکدا کە ئەگەر هەڵانە ساڵی 2012 یا 2013 لەلایەن گەنڕال ڕەحیم سەفەوی کە پێشتر سەرۆکی سپای فەرماندەی سپای پاسارانی ڕژیمی ئێران بوو بڵاو بووەوە لەوێدا بە ئاشکرا باس دەکا وەختێک و باسی مداخلەی خۆیان لە سووریا دەکات دەڵێ لە دوای سەردەمی سیستمی خسروانی هەخامنشی لە ئێرانی و سەردەمی ئەشکانیەکان ئەوە بۆ سێهەمین جارە لە مێژوودا کە ئێران دەگاتە لێوارەکانی دەریای مەدیتەرانەیە بەهری سپی بەوەی کە ناوێشتەکانی بۆ دەرەوە. بەڕاستی ئێران دەتوانێت ئیدی بە پەرەدان بە ئەو شەڕانە یا ئەو شەڕە نیابەتیانەی کە لە ڕۆژهاتی ناویندا بەڕێوەی دەبێت ڕێگری لە مداخلەی دەرەوەی خۆی بکە لە ڕۆژی ئێستادا؟ بە بڕوای من نا دەگەڕێتەوە سەر مشکلی گەلان. ئێستا لە ڕۆژهەڵاتی ناویندا ئەوەی کە هێزەکان بۆیان حەل نابێ گەلەکانن دەنا دەوڵەتەکان زاتن ئەو دەوڵەتانە پێکەوە قەت مشکلیان نەبووە. دەمێ بێمەوە سەر بەحسی فەرجام یا ئەو پێکاتنێکی ئێران لە دەورەی پێشێدا دەگەڵ دەوڵەتی ئۆباما کردی. ئۆباما بەوەی کە سیاسەتێکی نەرمی هەبوو لە مەنتیقەدا هێزی نیزامی کشاندەوە و ئەوە مەجالێکی یەکجار گەورەیدا بە ئێرانێ و بە ڕووسیە و کە ئەوانە ئەدیبێن مستەقیم لەو ئاڵۆگۆڕیانەی کە لە 2000 بەنێو بەهاری عەرەبی هاتە کایەوە بێن مداخلە بکەن. ئەو مداخلانە بە حەدێک گەورە بوو بە حەدێک گەورە بوو دی چاوپۆشی نەدەکرا بەو معنایی کە ئێدی ئەوانە هێزی عەسکەری لێ بوون، نیزامی لێ بوون، اقتصادی لێ بوون، فەرهەنگی لێ بوون و بە قەول ئینقلابی خۆیان دەناردە دەرەوە. لەسەر ئەو ئەساسی وای کرد کە هلالی شیعە لەو حەدەی کە باز دەکرێت بەڕاستی زۆر زۆر گەورەتر بوو. هلالی شیعە نەما بوو. ئێران کە زاتن دەوڵەتی شیعە بەڕێوە دەبا، عێراق کە ئەکسەری خەڵکە دانیشتوەکانی شیعە و دەوڵەتێکی شیعی هەیە و هەروەها سووریە کە ئەکسەری سونیە و کەمینەیەکی شیعە بەڕێوە دەبا کە لە ئەنگری ئێرانێن. ئەوە وای کرد کە ئێران هەنگاو بنێ، عەسکەری لەوێ بێ، اقتصادی لەوێ بێ، فەرهەنگیش لەوێ بێ. و شەڕکێشی بگازێتەوە بۆ ئێمە لە هەماکاتە شەڕی خۆی لە بەرامبەر بەرەی سونەدا لە بەرامبەر سەرکێشی بەرەی سونەکە عەرەبستانی سعودیە لە ئێمەدا ڕاستەوخۆ دەرگیر بێ. بەڵێ جا ئەوە وای کرد ترسێکی گەورە لە دڵی وڵاتانی سونی مەسەب قەتەر و سعودیە و حتا وڵاتای ئەمریکایشدا دروست بکە کە بۆی کە بێن زوو دەست هەڵماڵن و کارێ بکەن بۆی کە ئەو هێزەی خڕکەنەوە. دەتوانێت خەتەری یەکجار زۆر گەوریان لە داهاتوویەکی نیزێکدا بۆ دروستکە. چون دوای شەڕی ئەو هێزە سونی توندڕەوانە کە لە منتیقی هاتوتەکایەوە ئەوانە دەبنە خاوەن ڕۆڵیش، یعنی هەر ئێستا ئەوە نیە شەڕەکە تاوە دەبێ و دەڕوا. نا ئیتفاقەن ئەو بەحسە مهمە، ئەو بەحسەش گرنگە کە دوایە کە شەڕ تەواو بوو ئەوانە دەبنە عەلەمداری منتیقەی. و هەروەکی بۆ خۆش و ئیشارە پێکرد دیێران لە سووریا لە عێراقێ لە لوبنانێ و حیزبوڵڵا هەیە و هەر وەختێکی پێی خۆشبی سیگنال دەدات کە چی پێ خۆشبی بیکە و هەروەها لە خوارەوە لە هیلات چۆتە دەرێ. منزورمەوەکی ئێستا ئێران لە یەمەنێشە. ئێستا ئێران لە هێندێک وڵاتی کەنداویشە بە غیرەز قەتەر و ئەوانە کە زاتن بوونەتە بازارێکی ئازاد یا شارێکی ئازاد بۆ هاتوچۆی گروپە توندڕەوەکان. بەڵێ تکا دەکەم لێ زیادکردنێکم تەبیعی شیعە لەو ناوەدا هەیە و دەوێ بێ بش بێ شتێکی تەبیعیە ئینسان یەکن مرۆڤێکن و بیر و باوەڕێکی دینیان هەیە و شتێکی تەبیعیە. بەڵام بیکە بە سیاست چونکە ئەو وڵاتانە پێشوش بوون ئەگەر تا ئەو کاتێ دین و سیاست لێک جیاواز بووە خەڵکەکان زۆر بە هاسانی زۆر بە سڵح و سەفا دەتوانین پێکەوە بژین. بەڵام کە دین بێوێت
بەڕێوەبەری کۆمەڵگا بکە مشکلات پێک دێ ئەنجامەکە ئێران دەبێت بەڵێ ئەنجامەکەی هەر ئێران دێ باشە ئەتو بیر بکەیتەوە شیا و سنەخێت بێزگەلوی ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین کە دینی دیکەی تێدایە باوەڕی دیکەی تێدایە ئۆلی دیکەی تێدایە یەزیدیمان هەیە بەهایی هەیە بەهایی لە ئێراندا هەیە مشکلیان بۆ دێتە پێشێ بۆیە ئەوە خۆی لە خۆیدا دەکرێت جیاوازیەکان لێرە بکەن کە نەخێر خەڵکان دەتوانن بژین لە حکوومەتێکی سکولەر حکوومەتێکی نادینی ناخۆ ناکرێ بڵێ نابێشێ لەو بەشە بێ یا سونی لەو بەشە بێ یا کورد لەو بەشە بێ بۆیە کە هاتووت حکوومەت هاتووتە سەرکار پێم ئەبێ زلهێزەکانی دنیا و لە سەرەوەی هەمواندا ئیسرائیل چونکە ئێران ڕاستە و خۆ هەمیشە ئیسرائیلی تهدید کردووە بە لەبین بردن هەر سەرۆکۆمارێکی شاتووە کتوێتی ئێمە لەسەر خەریتی جیهانی لا دەبین ئێستا وای لێ هات عەرەب بە ئاشکرا وەزیری دەرەوەی قەتەر وەزیری دەرەوەی سعودی میسر و ئۆردن وڵاتن دەڵێ ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ ئیسرائیل نییە چونکە پەیمانی سڵحمان لەگەڵی هەیە زاتن لە دوای سەردانی ترامپ بۆ ڕۆژهاڵاتی ناوین و بەژاری لەو کۆبوونەوە کە لە سعودی عەرەبی پێکات باس لە پێکاتنی بەرەیەکی ئەمریکایی عەرەبی سوننەیی و ئیسرائیل لە بەرامبەر ئێراندا دەکرێت دقیقاً دەمویستەوە ئاماژەیەک بەوە بکەم جاران وڵاتانی عەرەبی ڕاستەوخۆ دیان کۆت ڕژیمی سیۆنیستی قبول نییە ئێستا تاوای لێ هات حەماس گۆڕانکاری لە بەرنامەی سیاسی حیزبی خۆی داهێناوە بە شێوازێک قبوڵی ئیسرائیل دەکا بە شەرتێک بتوانێت مافی فەلەستین ئێستا بە ئاشکرا وڵاتانی عەرەبی پەیوەندی سیاسی اقتصادیان لەگەڵ ئیسرائیل هەیە ئەو ڕۆژانە کە جەنابەت ئیشارەت پێکرد کە ترامپ لەبێ نێتەنیاهو دەڵێ ئێمە دەتوانین لەگەڵ وڵاتانی خلیز یەک دانە دوژمنی مشتەرەکمان هەیە ئێرانە و ئێرانیش هەستی بەوە کردووە وڵاتێکی بەدەسەڵاتە لانیکەم پارەیەکی زۆر سرف دەکە لە هینی لە بەشی ئیتلاعات و جاسوسیدا زاتن لەو ڕۆژانەیدا کاک ئەحمەد داوای لێبوردن دەکەم گوتەکانی جەنابی شتنبڕی ویدیۆیەکی لە گوتەکانی سەلمان بن محەممەد بن سەلمانی وەلیعهدی شای سعودیە بڵاو بوویەوە کە بە ئاشکرا ڕایگەیان بەر لەوەی کە ئێران بیەوێ شەڕک بخاتە نێو ماڵی ئێمە و ئێمە ئامادەکاریەکانمان کردو شەڕەکە دەخەینە نێو ماڵی ئێران باس لەوە دەکەم پێباژوەیە دەکەین کە ڕوبەڕوو ئێران دەبێت دەی باشە پێم وایە ئەو بەشە کە ئێرانیان ڕاکێشا ئێران پلانێکی هەبووە بەڵام ئەخەوان دیتر پلانیان هەیە بێگومان شتەکە زۆر ئاشکرایە وڵاتانێکەوەوانژ وەکو ئێران خدمەتی بەڕێوەبەرەتیان هەیە و دەسەڵاتیان هەیە و دەسەڵاتی قەویتریشان هەیە بۆی ئێرانیان ڕاکێشا کە تووشی مشکلەیەک بێ کە نەتوانین بچێتە دەرەوە سووریا مشکلەیەکە ئەمە پێماوە ئێران پێیوا بەسەرکەوتووە خەڵکی لێ دەکوژرێ ڕۆژ بە ڕۆژیش ئێستا شتێکی باڵکێش لێرەدایە وڵاتێک وەکو وڵاتێکی سربەخۆ هەیە ئێستاش لە هینی سنوورەکانی پێداڵە سووریا بەڵام ئێران ئەمریکا بە ئاشکرا بێ ئیجازە وەرگرتن لە هیچ کەسێک ڕۆژانە دەچێت یارمەتی هێزی یەپەگە دەکە پەیەدە دەکە یەپەژە دەکە بۆ دژی داعش شتێک تەبیعیە هاوپەیمانەتی لەگەڵ هێزێک دەکە تا ئێستا نەبووە لە هینی چی پێدەڵە پەیوەندی سیاسی وڵاتانی زلهێزدا نەبووە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا هاوپەیمانی هێزێک بێکە حکوومەتی نییە و پێشی بڵێ باشکرە بڵە هاوپەیمانی نێمە بۆیە تەبیعیە ڕقە دەگیرێتەوە وەکو پەرێز مڕاکەرە گەڵام کوتی وەختایە کە شەڕ لەسەر کۆبانی بۆ کۆبانی دەکەوێت کوتینا گرێسپی دەکەوێت وا دیاریشە ڕقەش بەو زۆنە بکەوێت معلوم نییە چ ڕۆژە بەڵام دەکەوێت کە کەوتی داعشێک کە لەوێ بۆ ئێستا دەمێنێت ئێوە هێزانە چیان لێدێ ئەو هێزانە خۆ لێوێن خەڵکی وێن هێزی وێیە باسی هیلالی شیوع دەکراوە دەستی ئێرانی تێدا دەستی ئێرانێ دەکرێت شیعی لێبێ بەڵام دەستی ئێران لەو بەشەدا نییە ئەو هاوپەیمانەیەک هەیە کە دژی ئێرانە بێگومان ئەوە وایە کاک ئەحمەدی خۆشەویست هەڵبەت دەمەوێت لە دێژەی بەرنامەدا دەمەوێت هاو ئاهەنگیەک یان ئەو
پەیوەندی کە نێوان سیاسی نێوخۆی ئێران ئەو سیاسی کە ڕژیمی ئێران نێو خۆدا پەڕێوی دەکات لە بەرامبەر سیاسی هەرێمێکیدا و سیاسی دەرەکیەکەیدا چییە کەمێک کۆنکریتتر لەسەر ئەوە قسە بکەین بۆی بتوانین لە ئەنجامدا بپەژین سەرەوە کە بەڕاستی ئالتەرناتیڤی گەلانی ئێران لە بەرامبەر ئەوەدا چییە بۆ ڕێگری بگرێت لەو فاجعەیە کە ئێستا من باسی دەکەین باسی لەوە دەکەین کە ڕەشاد لە بەردەرگای ئێرانە بەڕێز فەڕۆخی زۆر جاران یان نەک زۆر جاران ئەمە دەبینین لە سەرەتای هاتنە سەرکاری ڕژیمی ئێرانیشەوە ڕژیمی ئێران بە دروستکردنی دوژمنی دەرەکی دژمنی وهمی دەرەکی یان بە دروستکردنی ئەو دژمنەی کە بۆ نمونە ئێستا ناوی ئیستیکباری جیهانیە کە لەم ڕۆژانەدا بە نیشاندانی سێهەمین گوایە کارخانەی ژێرزەمینی دروستکردنی موشک و لەسەری نووسرا بوو خۆتان بۆ شەڕ لە دژی ئیستیکبار ئامادە بکەن هەموو کاتێک داخوازە دیموکراتیکەکانی نێوخۆیی سەرکوت کردووە بەڕاستی ئێران دەتوانێت لە ئێستا بەدواوە یانە لە سەرەتایی 4 ساڵی دووەمی سەرۆکۆمەرەتی حەسەن ڕوحانیدا درێژە بەم سیاسەتە بدات یعنی ئێمە کە باسی ڕۆژهەڵاتی ناوین دەکەین ئینسان زاتەن دوودانە پرۆژە دێتە دەمێشکیەوە بە تایبەت لەو ئاڵوگۆڕانەی کە لەو ئاخیرێدا بە پێشەنگی تەفگەری ئازادیخوازی کوردستان هاتوۆتە کایەوە ئەویش یەکێکیان کە ئەو دەوڵەتانە نەمایەندەگی دەکەن بە هەرتوک جەمسەری شیع و سوننا پرۆژەی دەوڵەت میلەتە و ئەوی دیکەش پرۆژەی کۆمەلگای دیموکراتی بۆ نەتەوەکانە یعنی نە ئێران نە عێراق نە تورکیا نە هیچ وڵاتێکی دیکە بێ ئەوەی کە ئەو ترسەی لە خۆیدا بشکێنێ ئازادی گەلەکانی خۆی دەست بەسەر دابین نەکە هیچ چەک و سیلاحێک هیچ موشکی و هیچ عەمبارێکی موشک ناتوانێت گەرانتی و زەمانەتی ئەوەی بداتێ کە ئەو ڕژیمە سەر دەکەوێت چون ئەمە میناکێکی زۆر گەورە بڵین کە ڕووی داوە ئەمە شۆڕەوی سابقن کە وەبیر بێت زلهێزێکی یەکجار زۆر گەورەی دنیاە چەکی ناوەکی هەبوو تانگ و تۆپی یەکجار زۆری هەبوو بەڵام ئەو وەختی کە دابش بوو گولەیەکی تۆپ نەقتەخێندراخۆ ئەو ڕژیمە دەنێوێدا هەرسی هێناوە یعنی جمهوری ئیسلامی شەروەها جمهوری ئیسلامی ئێرانێ دەترسێت لەوەی کە میلەتەکانی ئێرانێ کوردەکان لۆڕەکان ئازەریەکان بە ئازادی خۆیاندا بگەن بۆیە هەوڵ دەدات بە چەک و بە ئەمنیەتکردنی منتیقا خەڵک بترسێنێ بەڵام میدی خەڵک ئێستا وەکو بەرێنە ئەڵتەرناتیڤی دیکەیە بە تایبەت ئێستادی لە ڕۆژاوای کوردستانەمە ئەڵتەرناتیڤی یەکجار زۆر ڕۆژانە نەیەکەدی خەریکە بێتە نمونەیەکی گەورە بۆ دنیاە ئەوەی کە ئەمریکا دێت لەوێ هاوپەیمانی یەپەگەی دەبێ لە بەرخۆشی یەپەگەی نیە ئەوە پرۆژەیەکە هێزی کورد ئێستا کورد هاتووە لە منتیقەیدا بۆتە یەکێک لە کاراکتەرە ئەسلەکان کە بێ هێزی کورد هیچ کارێکیان بۆ نایتە سەرێ بەڵام یەک پرسیار لێرە دێت ئاراوە بەڕێز فەڕۆخی ئۆپۆزیسیۆنی بەڕاستی کارا ئۆپۆزیسیۆنی دموکراتیک ئۆپۆزیسیۆنی چالاک لە بەرامبەر ڕژیمی ئێراندا هەیە ئێستا کە لێن خۆی ئێراندا بە بەشاوگرتنی ئەوەی بۆ مەبەستم چییە لەو لایەنەوە دەمەوێت باس بکەم لە دێرەوەی تەفگەری ئازادی گەلی کورد یان لە پارت و سیاسێک ڕێکخراوەکانی کوردی ئەوانەی کە خۆیان وەکو ئۆپۆزیسیۆنی سەرانسەری ڕژیمی ئێران ناوزەت دەکەن کاتێک کە بچووکترین شەڕێک لە کوردستان یان بەلوچستان دێتە ئاراوە سەرکێشەکانی ئۆپۆزیسیۆنی گوایە ڕژیمی ئێران هان دەکەن دەڵێن ئێمە دەچین لەژێر پەرچەمی وڵاتی مەتلەقی فەقێدا لە دژی تەجزیە تەلەبەکان شار دەکەن لە ڕۆژێکی بەو شێوەیەدا بەڕاستی هیوا چۆنە یانە گەلانی ئێران ڕوبەڕووی چ چارە نووسێک دەبنەوە ئەوە پرۆژەیەکی درێژخایەنە یعنی پرۆژەیەکە کە ئەگەر گەلانی ئێرانێ بیانەیە بەیەکەوە بژین دەبێ ئەو کەسەی یا ئەو هێزانێک کە خوان نێو لە خواندن ئۆپۆزیسیۆنی کارە پرۆژە و بەرنامەیەکیان هەبێ کە پێشکەش بە کۆمەڵگایکەن دەنازاتن دوژمن کار لەسەر ئەوەی دەکاوێ ئەو ئۆپۆزیسیۆنانەی کە تا ئێستا ئەمە دیونن پێشەوەی کە ئەسڵەن ئیتفاقەکە بکەوێ هەڵوێست زۆر دەگرن ئەو هەڵوێستەش لە زۆر جێگایان تێری ئەو قەزیەی ناکە ئەو ڕووداوەی ناکە کە لە ئێرانێ یا لە ڕۆژهەڵاتی یا لە ڕۆژهەڵاتی ناوینەوە بەڕێوە دەچێت بۆ نمونەمە لە بەر هەڵبژاردننی ئەو هەفتەی ڕابردوو هێندێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی زوو داخوێنێکیاندا داخوێنێکی وشک و بێڕۆح و کشانەوە دەحەوەزدە تەفگەری ئازادیشمان هەبوو بە پرۆژە و بەرنامە هات لەو پرۆژە و بەرنامەش زاتن زۆر
ئۆرگان و زۆر شخص و زۆر لەلایەن چون خاوەن پرۆژەیە وەکو لە ڕۆژئاوای کوردستان کە دێتەکایەوە زۆر جاران دەوڵەت دێت مخاتب دەبێت زۆر جاران گەل دێ مخاتب دەبێت بەڵام لە هەمووی ئەوانەدا هەمووی ئەو پرۆژانەدا یعنی ئەوەی کە دەیهەوێت ئۆپۆزیسیۆنی کارابێ نابێت لەسەر بە هیچ شێوەیەک لەسەر هێزی دەرەکی حیساب بکات چون هێزی دەرەکی ئەمە نمونونەکەن دیوە لە عێراقیدا دیتونە لە سووریدا دیتونە لە لیبیایدا دیتون لە میسردا دیتونە یعنی دەستکاریکردنی دەرەکی بەغیر از ماڵوێرانی هەم بۆ حکوومەت و هەم بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوین هیچ شتێکی دیکە نایێنێ لەسەرەوە ساسی ئەوەی کە دەتوانێت ڕێگە حەل بێ ئەوەی کە دەتوانێت ڕێگە حەل بێت نەترسانی جمهوری ئیسلامیە نەترسانی سەرانی جمهوری ئیسلامیە لەوەی کە ئازادی لێگەڕن گەلی خۆیان بگاتە ئازادی چون گەل زاتن ڕێگەی خۆ دەبینێتەوە بەڵام بە بڕایەوە ڕژیمی کۆماری ئیسلامی خاوەن کارکتەرێکی بەو شێوەیە شتێکی ڕێگە بە شتێکی بەو شێوە بدات نەخێر بە بڕای من ڕۆژێکی بەو شێوەیە ئالتەرناتیڤ چ دەبێت ئالتەرناتیڤ خۆ ئامادەکردنی گەلانە خۆ ئامادەکردنی گەلانە کە نە باوەڕیان بە هێزی دەرەکی هەبێ نە بەو ڕژیمەی زاتنە و ڕژیمەوە 40 ساڵ ئیمتحانی خۆی پەس دەدا هەموو ڕۆژێ ئەمە منداڵەکانی ئەو گەلەن دەبینین کەزەکانی نزیکی خۆمان دەبین کە ئەدام دەکرێن و هەڵداوەسرێن بەبێت تاوان یعنی ئەو ڕژیمەی کە ئێستا هەیە نە لە بواری فەرهەنگی نە لە بواری سیاسی نە لە بواری ئەمنیەتی بە هیچ شێوەیەک ناتوانانی جواببووی نیازەکانی خەڵکی مەبێت لە ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی لە کوردستان چون ئێستا کوردەکان ڕۆژهەڵاتی کوردستانیش پرۆژەیان هەیە لە قالبی پرۆژەدا هەنگاو دەنێن و کار دەکەن بەڕاستی وەکو ساڵانی بەرێنیە کە بەڵام تەنیا دێمە سەر ئەو مژارە بەڕێز فەڕوخی پرسیارم لە جەنابتان دەبێت کە باسی ئەو پرۆژەی دەکەن هەندێک ڕخم لەسەرەوە بوو کە زۆرتر پرۆژەکە ڕووی لە دەسەڵاتداری بووە تا ڕووی لە گەلان بێت لەسەر ئەو مژارە گفتوگۆ دەکەن کاک حەمەدی بەڕێز ئەو دەتویست سەرنجێک لە تێبینێک کە بێت لەسەر قسەکانی بەڕێز فەڕوخی ئەمە خزمەتان داین بەڵام پەیوەندیدار بەوە من دەمەوێت هەمان پرسیار لە ئێوەی بەڕێزی بکەم بەڕاستی ئایا ئەگەر ئۆپۆزیسیۆنی ڕژیمی ئێران گوتاری سیاسی خۆیان لە مخاتەب وەرگرتنی دەسەڵاتێک کە خاوەن هیچ کارکتەرێکی دیموکراتیک نییە نەگۆڕن بەرەو گەربوون داهاتوو ئێران گۆڕانکاری بەسەرا دێت دقیقان منیش دەمویست لێ زیادەی لێرەدا بکەم من پێم وایە ئێستا ئەوەی کە پێڵن گلۆبالیسم کە دنیا سنوورەکانی هەموو تەئسیل لەسەر یەک وەردەگرێت وەختایەک هین تەکنۆلۆژیا وای کردووە کە لە ڕوانگەی سیاسی اقتصادی کولتوری تاسیرمان هەبێ پێم وابێ هێزی دەرێکیش هێزە دەبێت بەڵام خەڵکانی ناوخۆی ئەوەی کە خۆی دەیەوێ گۆڕانکاریەک پێک بێنێ چۆن کەڵکی لێ وەردەگرێ ساڵەکانی 57 هێزی دەرەکی نەبوو خەڵکان ڕاستەوخۆ هاتن و ڕژیمان ڕوخان بەڵام ئێمە دەرەنجامەکەی دەبینی قرار نیت چونکە هێزی دەرەکی بۆ لە زۆر شوێنش دە هێزی دەرەکیش بەشداری کردو دەرەنجامەکەشی زۆر مثبت بووە ئەوە پێم وایە هەدەفەکەی منەوە بوو کە ئێمە ناکرێ هەموو شتێک بۆ شەڕایەتەکان دیاری دەکەن کە لەکوێ دەتوانانی چەندە کەڵک وەرگری لە هەر شتێک ئەوەی کە دێتەوە سەر تەبیعی پێش هەموو شتێک دەڵێ من دەبێت لە ماڵە خۆمدا لە هەموو کەس فیداکارتر بم زەحمەت چێشتر بم و دەبێ ئەوەی دەڵێ خاوەن خوێیە باشتر دەزانێ کە چی پێویستە بۆ وەزعیەتە کە ئێستا 30 ساڵە نێزیک 40 ساڵە لە ئێراندا هەیە شتێکی تەبیعیە دەبوو خەڵکەکەی ئێران خۆی بەرپرسیارەتی ژوەر بگرێ بە هەموو شتێک هەموو خراپیەکانش نینە سەر ڕژیم شتێکی تەبیعی هەموو ڕژیمێک حتا لە شێوازی زۆر دموکراتیکی ئەگەر خەڵکان بەرهەڵستکاری نەکەن داواکاری نەکەن شتێکی تەبیعی هەراوی لێ دەخورێ ئەوە یاسای بەڕێوەبەری حکومیە بۆیە لە ئێران تا ئێستا بەرهەڵستکاری وانە بووە وەگەر سەیری بکەی 3-4 دژە یا بڵێن داواکاری جدی هەبوون دوای بینێکی زۆریش پاشەکشان پێکراوە و ئەوەی کە چەند ساڵ لەوەی پێش دەورەی دووەمی ئەحمەدی نەژاد ئەوەی ئەترازاتانەی هەبوو کە پێیان دەکوت جوڵانەوەی سەوز دوو حوتوێکی درێژە کێشا و دوای هەر باسیشی نەکرا
دوو ڕابەرشی جیران ئێستاش ئەو خەڵکانەی کە جاران هەموو شعارەکانی وانە هەڵداوە سەر باسی ناکەنەوە ئەو گوناحە گوتەکانی جەنابتان گوتەکانتان لەبیر نەچێت مرۆڤ دەبێت ئاماژە بەو نرخە بدات کە گەرانی ئێران بە تایبەتی ئەوانەی کە ڕژانە کۆڕانەکان و گیانیان بەخت کرد تێکۆشانیان کرد لە دژی ئەو ڕژیمە ڕواڵەتی ڕاستەقینە ئەو ڕژیمیان دەرخست و ڕوبەڕووی ڕژیمیش بەو شێوە جەنایەت کارانەی ڕوبەڕووی چالاکوانانی ئەو بووە بەسم داخوازەکانی گەلانی ئێران ئەو چالاکوانانە بووی مرۆڤ دەبێت ئاماژە بەوە بکات. من ئەمیش دەمەوە بڵام ناکرێت تۆ بڵێ ئاورە سوورە لە خۆم دوورە من تۆ بیکە من ڕادەوەستم بەڵێ سام ئەنجامەکە دەبێتە چی بۆیە من پێم وابێ بۆ گۆڕانی ڕژیمێکی داپڵۆسیێنەری نیزامی هەر ناکرێ بە دوو قامک بێ دەبێ فیداکاریەکی لەوەی گەورەترێکە پێویستیش بێ بکرێ تەبیعی لەو جوڵانەوەی ئیسەوزدا خەڵکانێکی زۆر لە ناوچوون بۆ زۆر بێڕەحمی و دڕندانە بەڵام دەکرا خەڵکی دیکە پشتیوانی لێ بکە یان ئەوەی گرنگە درێژەدانی تێکۆشانە لە بەرامبەر سیاستێکی سەرکوتکارانە یا لە بەرامبەر هەڵوێستێکی سیاسیانە پێشخستنی هەڵوێستێکی سیاسیانە ئیدی چی دەبێت لایەن حکوومەتێک دەبیان لە گروپ دەوێت یەکشت ڕۆڵ دەگیرە ئەویش تێکۆشانە یا بەرخودانە ئەویشم پێم وایە خەڵکەکە زمینەی ئەوەی هەیە ئەو داوخوازەشی هەیە ئینتیزارەشی هەیە بەڵام دەبێت ڕابەرەتە بێ دەبێت بتواندرێ ئەوەی ئۆرگانیسێرا بکەین بۆیە ئەگەر ئۆرگانیزاسیۆن هو نەخشی ڕۆڵی ئۆرگانیزاسیۆن لێرەدا دیاری دەکا کە من بتوانم داواکاریەکانی خەڵک بکەم بە فۆرمۆلا بیدەمەوە بە شێوازێک کە ئفەکتی پتر بێ دەناوە گۆڕانکاری هەر دەبێ ئەگەر هیچیش نەکەن کەسی نەکە گۆڕانکاری دەبێ ئەو ڕژیمەش دەڕوە ڕژیمێکی دیکە دەست بەڵام ئەوەی کە هادایە باشتر بۆ یا باشتر نەبووە چونکە پرسیاری سەرەکی زاتەن ئەوەیە گۆڕانکارەکە بەلایانی نگاتیڤەکەی دەشکێتەوەیان بەلایانی پۆزیتیڤەکەی دەشکێتەوە گۆڕانکارەکە هەر پێ چونکە ژنەمان ناوەستێت سیر بکەین ئەوەی کە زۆر عەمەلیە ئەوەی کە پێ دەڵێن بەهاری عەرەبی لە تۆنیس بوو هەوڵپێشە لە میسر دەستی پێ کرد دوایە تۆنیس بوو دوایە لیبی هاتە سووری و دەرەنجامەکانیان هەموو وەکو یەک نین بۆیە لەو شوێنانەی کە دەسەڵات یا بڵێن ئامادەکاریەک هەبوو کە چۆن ئەو گۆڕانکاریە بخوازمەوە یان گەل پێداگری لەسەر داخوازی دیموکراتیەکانی خۆی کرد ئەنجامەکەی جودایە تەبیعی گەل لە هەموو بەشەکانی کردی بەڵام لە هیندێک چۆن ئۆرگانیزاسیۆنەوە بوو سەرچاو لێ دەکەین لە میسر یا لە تونس دوو هێزی سەرەکی هەبوو کە هەر کامیان توانیشیان ئارامتر بێ و گۆڕانکاری زۆر باشیش بوو بێکمان لە میسر تەبیعی سیسی دەسەڵاتی هەبوو کەسێکی خۆشناو بوو محەممەد مۆرسی مەبەستە ناخەسیسی سەر کۆمارە ئێستا سەر کۆمارەوەی کە سەرۆکی ئەوەی بوو ڕابەری ئەخوان الموسلیمین کە سیاست مەدارچوون بەڵام ئەویش مەجالێکی باشی هەبوو دیار بوو بەرەو چۆی دەچێشێکی ڕاستە چۆی ئێران ویستی دژی ئوروپا و ئەوە وەکو سووریە نەبوو چونکە هاوسنوورە لەگەڵ ئیسرائیل پێگەیەکی تایبەتی هەیە وڵاتێکی زلهێسە بۆیە هاتن کوتیان ناهێڵین قسەکەی من لێرەدا ئەوەیە کە ئەگەر پێم ئەو 57% کە ڕێیاندا بە حەسەن ڕوحانی ئەو 50% ڕێی نادەن بە حەسەن ڕوحانی 50% داواکاری زیاتر لەوەیان هەیە بەڵام ئێستا داواکاریەکانی خۆیان لە شەخسی ڕوحانی یا لەو تەفگەرەدا دەبینەوە کە ڕوحانی ئارامتر و بۆی ئەگەر بکرێم ڕێخستنێک یا مەجموعەیەک ڕێکخراوی سیاسی کە پلاتفۆرمێکیان هەبێ دەکرێت ئێستا بەڕاستی دێمە خزمەتی جەنابتان بۆ کاک ئەحمەدی بەڕێز فەڕوخی هەمان پرسیاری پێشووتر کە باسم کرد کە هەندێک لێدوانەکان بەتایبەتی هەم لەلایەن ئەوەی کە وەکو لێدوانی تەبگەی ئازادی و ڕێخستنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوو ڕخنەوەی لەگیرا زۆرتر ڕوو لە دەسەڵات بوو هەتاکو ڕوو لە گەل بێت لە هەمان کاتە بەڕاستی یعنی ئەو هەڵوێستەی کە لەلایەن پارتی سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرامبەر هەڵبژاردندا پێشخرا هەڵوێستێکی لە جێگەدا بوو یان مرۆڤ دەتوانێت چۆن هەڵی سەنگێنێەوە لە ئێستا دووە بە بڕوای من ئەوەی کە کۆدار پێشکەشی بە کۆمەڵگای کرد
نەتیجەی خوێندنەوەیەکی دقیقی یەک تاریخی بوو و بە دوواچوونێکی وردی ئەو ئاڵوگۆڕیانەی کە ئێستا لە منتیقە لە ئارادایە. لەسەر ئەو ئەساسەش کۆدار بە تەقدیمکردنی بەرنامە و پلانێک و دانانی کۆمۆسیۆنهایەکی لە بوارەهایەکی جیاواز داوای کرد کە گەل زیاتر خۆی بەڕەخستن کە ئەو بەرنامە و پرۆگرامەکانێتی لە بۆیە ینی تەبیعیە شتێکی زۆر تەبیعیە کە ئەوەی کە کۆدار کتوێتی کۆدار یا هێزی تەوگەری ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان باوەڕی 100% بە گەلی خۆی هەیە بە هەموو ئینسانانی کە لە جوغرافیای ئێرانێ و لە جوغرافیاکەی دەرەوە ئێرانشدا دەژین بە تورک و عەرەب و لۆر و هەموو ئەو نەتەوانە و ئەمە ناتوانین دەقالبی یعنی هیچ ئینسانێکی و هیچ ڕێکخراوێکی ناتوانێت بڵێ ئەو ئینسانانی کە لە جوغرافیایدا دەژین ڕەیاندا ئەو 57% ئەو 22 ملیۆنە ئینسانی خراپن نا ئەوانە بەشێکن لە کۆمەڵگایمە ئینسانی زۆر باشی تێدانە کە لە ئۆرگانیزاخونەکان لە مؤسساتی دەوڵەتی کار دەکەن باوەڕیان بە کۆمەلگای دموکراتیان ناچار کران بەڵێ ئەوانش ڕژیمی کۆمەڵی ئیسلامی لە حکارێکی ئیسفادە کارەکە ئەگەر کەسێ نەڕوای هەڵبژاردن مۆری لە شناسنامەکەی دانەبێت دوایی کرد و زاتن ئەوە شتەیەکە دی 40 ساڵە خەڵک دەگەڵەوەی ڕاتوە بۆیە ئەو پرۆژە و بەرنامەیەکی کۆدار پێشکەشی کرد زاتن بۆ کۆمەلگایە بەڵام لە زۆر شوێندا زۆر ئۆرگانیزاخۆنی جودا دەگرێتەوە شتێکی زۆر تەبیعیە چون لێرەدا کۆمەلگا ئاساسە نەدەوڵەت ئەمە کە باسی ڕۆژهەڵاتی ناوین باسی ئێرانە دەکەین دووشتی زۆر سەرەکیمان دەبی بێتە بەرچاو یەکیان کۆمەلگا یەکیان دەوڵەت نەتەوە و هەمووی ئەو دوانە داخوازی یەکجار زۆر جیاوازن لێک بۆ نمونە ئێران ڕژیمی ئێران بە خاتەمی و خامنەیی و ئەحمەدی نژاد و هەموو یار ئەوانە کار دەکەن لەسەرەوەی کە گەلەکان ناکۆک بن لێرە دژمنایەتیان دەگەڵدا دروستکە بۆەوەی بۆ خۆی بتوانی بە ئاسانی حکوومەتیان دەنێت بکە ئەمە بوو نمونەوەی کە ئێستا لە شارەکانی و ورمێ و ئەوانە ڕوودەدا لەوێ تەقویەتکردنی جەبهەیەکی فاشیزمی تورکی لە ئارادایە بەڵام ئایا بەڕاستی ئەمە وەکو گەل هیچ مشکلن دەگەڵ هێزی دەگەڵ نەتەوەی تورکەیە نا زۆر ماڵی کورتەیە هاوژی ژن و مێر کچیان یەکێناوە بە یەکەوە دەژین دەیەک شاردا دەژین جیرانن ینی گەل ئەو مشکلەی نییە بەڵام هەمیشە هێزێک کە بیهەوێ وەکو دەوڵەت دەسەڵاتداری بکە دێت ئەو ناکۆکی دروست دەکا فقط بە ناکۆکیەکە دەتوانی ئەتو ئەو گەلانە لێک جوداکەیەوە بۆیە ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە دەرکی ئێرانت دەنگی ئەو تەپڵە شەڕێکی ئێستا دێت ئێراندی هەستی پێکردەوە بەتایبەت لەو سەفەرەی دوایی کە لە ترامپ بۆ منتیقی کردی بەڵێ بەحسێکی یەکجار زۆر قوڵی پۆلیتیک یا جوغرافیایی زۆر گەورە لە ئارادایە کە مەسائلی دەسەڵاتداری لەسەر ڕۆژهەڵاتی ناوین و تەبعەن ڕۆژهەڵاتی ناوین و دنیا دەگەڵ خۆی دێنێ یعنی هەر کەس یار هێزێک لەسەر ڕۆژهەڵاتی ناوین بتوانێت دەسەڵاتی هەبێ کۆنتڕۆڵێکی گەورەی لەسەر سەرچاوەی ئابووری و اقتصادی و هەروەها دواتر دنیادا دەبێت و ئەوەیە ئەو ترسەیە کە ترامپ و ئیدارەی خەڵک تایفەی ئالی سعودی هەستیان پێ کردووە چون هەست دەکات دەورەی گیراوە هیلالی شیعە نەماوە هاتۆتە یەمەنێ هاتۆتە ئەو وڵاتانی خەلیج هێزەکانی ئەمریکا کە ئێستا لە وڵاتانی وەکو قەتەر و ئیمارات و ئەوانەدان هەست بە تەنگاسێکی دەکەن کە هێزی ئێرانێ فشاری بوو هێناون سپینێ ناتوانن بە خواستی خۆیان ئەو سەرچاوانەی کە ئەو گەلە لەو منتیقیەتی تاڵانی کەن ینی ئەوەیە کە ئێران ئێستا حتا هاتووە لەگەڵ کەسێکی مەسەلەن دەگەڵ تورکیەی کە دژایەتی 100% مەنافعیان هەیە دژایەتی ئیدۆلۆژیکیان هەیە لە سووریای نمونونەکەی هەرە ئاشکراندی مەسەلەن ئەو کەسانەی کە تورکیا چەکی دەدانە دەست داهاتن لە سووریە شەڕی دەکرد دەگەڵ هێز و لەشکرەکانی ئێرانی یا لایەنگری ئێرانی هەموو ئۆپۆزیسیۆنی یعنی ئۆپۆزیسیۆن بوون کە لە تورکیا لە سعودیا لە قەتەرەوە بە سلاحی هێندە وڵاتی ئوروپایی و ئەمریکایی مستەلح کرابوون و عینی سناریۆ ئێستا خەریکە بۆ ئێرانە دووبارە دەبێتەوە ینی ئەو هێزانە هێزی دەوڵەت قەت باوەڕان بەیەک نییە ئەوانە هیرارکیەکی مشەخەسن بۆ ئەوەی کە سوود وەرگرن لە گەلان لە منتیقە خوێنی گەلان بمژن لە هەر کارێک دەریغی ناکەن بۆ نمونە ئێستا بەحسی دروستکردنی دیوارێکی بینی تورکی و ئێراندا هەیە بۆی کە ڕێگەی قاچاق بگرن بەڵام هەر کەس دەزانێت
هەر کەس دەزانێت بەحسی قاچاق لە گۆڕەدانیا بەحزی هاتوچوی ئەو خەڵکانە کە بۆ بژێوی ژیانی هەر شتێکی دیکەم لە گۆڕەدانیا یازدی گەری کورد بە تایبەتی گەریەکانی پارتیەکانی کوردستان هێزەکانی پاراستنی گەر هەبە گەوپەیە کە ئەوە سازی دەکات کاک ئەحمەدی بەڕێز دەگەینە کۆتایی بەرنامەکەمان پێنج خولەکی ماوە بەرنامەکەمان بەڵام لە ڕەوشێکی بەو شێوەیەدا ئەوە ئێستاکە 4 ساڵی دیکەی سەرۆکۆمارەتی حەسەن ڕوحانی دەست پێ دەکات حکوومەتی ئێرانیش باسی ئەو پێواژەوەیمان کرد کە ڕۆژهەڵاتی ناویدا چی بەدەستەوە ئێمە وەکو گەل ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ چی بکەین یان چی دەبێت بکرێت لە نەسیاسەکانی کوردی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئێمە وەکو گەل بە تایبەتیش کاک ئەحمەد لەو لایەنەوە زۆر مەبەستمە ئەوەیە کە ئێمە لەژێر بەرداشتێکی گرانی تواندنەوەین لەلایەن ڕژیمی ئێرانەوە ئێمە ئالتەرناتیڤی ئێمە وەکو گەل چییە لە بەرامبەر ئەم ڕژیمەدا لە بەرامبەر ئەم دەسەڵاتە کە بەڕاستی هەموو نرخەکانی کۆمەڵگای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانی بە ئامانج گرتووە گەلی کورد دەتوێنێتەوە ژینگەی کوردستان بە تەواوەتی تێک دەدات و قەستی گیانی ئێمەی کردووە. من دەمەوێ و جوابێ و پرسیارە بە پرسیارەتی بدەمەوە وەک ئەوە بێ کە ئێستا بۆ خۆم قسەیەک دەکەم بشتوانم بیکەم. شتێکی تەبیعیە ڕۆژهەڵاتی کوردستان و میلیتاریزە کراوە یاسای تایبەتی خۆی هەیە ئەویش یاسای ئەمنیەتیە بەڵام هەروەکو پێشوو ئاماژەم پێکرد ئەوە نابێتە هۆی ئەوەی کە هەروازەز لە سەردەستدانەی تەنگنەکەی بۆیە بە بەرپرسیارەتی ئەو بەشەی کە هەست بە خەتەرەکان دەکەم دەبێ بەڵام هەست بە بوونی خۆشم و داواکاریەکانی خۆشم بکەم چونکە زۆر جار هەیە دەڵێ بێ ئازادی ژیان معنی نابێ بێ حورمەت بێ پیاناسەکردن بێ ئەوەی ناسنامە ژیان معنی چی نییە ئینسانی نە هەر دەبێت تێربین بەڵکو دەبێ ڕێزیشمان لێ بکەن ئەرزەشمەندیەکان زۆر جار لەسەرەوەن یا بە ئەرزشترن لەو مانە فیسیەکەی کە ئینسان دەیکا بۆیە دەبێت خۆمان بەڕێخستن بکەین دەبێت لە هەموو شێوازێک و بەتایبەت هەر کات لەو فرسەتانەی کە دێتە پێشێ خەڵک وەربگرین هەروەکو باسم کە دنیایان بەڕێوەبەری پلان استراتیژیە زۆر جار هەیەگە پلانەکە زۆر بچکۆڵە دیاری بکات زۆر لەوەی باشترە کە پلان نەبێ بەڵام داواکاری زۆر گەورەت هەبێت ئەمە پێمە بێت تا ئێستا بەخاتی پێماوا بۆ ئەو داواکاریانە گەورن ناکری بکرێت کاری چکۆڵەشمان نەکردووە بۆی دەبێ حرەکاتی لە هەر شوێنێک دەستکە بۆمان کرا گەورەتر دەکەین بەڵام بۆم نەکرا هەنگاوی زۆر بە چکۆڵەتر دەکەم ئاغای ڕوحانی هات بوو پێما بوو دەبوو پرسیارەکان داواکاریەکان پتر بن دەبێت داواکاری لە هەموو ئەو بەشانی کە ئێستا کە پێیان دەڵێن شورای شار و دێهات دەبێت زۆرتر بکرێ دەبێت خەڵک داوالانی کەمەکەی بە کۆڵبەر نەکوژرێ کۆڵبەر دەبێت ئیمکانی ژیانی هەبێت ئیمکانی دەرمانی هەبێت زۆر جار هەیە لە بیمارستانەکان کەسێک ناتوانێت چارەسەری دەرمانی بۆ بکرێت چونکە نێتی دەبێت ئەو داواکاریە بەرز بکەیت ئەو گوناحیش نییە. زۆر سپاسم کاک ئەحمەدی بەڕێز فەروخی زۆر بە کورتی تکا دەکەم لە بەرامبەر بەرداشتی ئاسیمیلاسیۆنی تواندەوە گەلێمە دەبێت چ بکەین بە بڕوایەوە بە بڕوای من بۆ ئەوەی کە گەلانی ڕۆژهەڵاتی ناوین وە لە پێش هەمویاندا گەلیمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەو بەڵانەی کە دەوڵەت و دەوڵەتەکان بەسەری دێن یەک شت هەیە کە دەتوانێت چارەساز بێ بۆ گەلیمە و بۆ هەموو گەلانی تەبعاً ئەویش بەڕێخستن بوون هیچی دی بەڕاستی ئەوەی کە ئێستا مەلا ڕۆژهەڵاتی کوردستان خاوەن ڕێخستنین داواکاریمە ئەوەیە کەیدی خەڵک بێت لە ڕێزەکانی کۆدار لە ڕێزەکانی پەژار کەژار خۆ ببینێتەوە چون ئێستا ئەمە بەرنامە و پلانن هەیە بۆ گەل کە پێشکەشی بە گەلی کەین بۆی کە گەل خاوەن دەسەڵات بێت نەدەوڵەت ئەگەر گەل خاوەن دەسەڵات نەبێت ئەو بەزمانەی کە بەسەر گەلانی ڕۆژهەڵاتی ناویندا و بەسەر گەلی مەداهاتووە حینیشت دووبارە دەبێتەوە. زۆر سپاس دەکەم یار فەڕۆخی چارەکوانی سیاسی بووی بەژاری بەرنامەی ڕایەڵی فریدۆم تیڤی بووی هەروە کاک ئەحمەد بەدەڕێزی زۆر سپاسان دەکەم سیاسی زۆر سپاسان دەکەم بینەرانی خۆشەویستی فریدۆم تیڤی بەم شێوەیە دەگەینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ڕایەڵ هەتاوەکو لە بەرنامەیەکی دیکەتا دەگەینەوە خزمەتان شەو شەوگارتان خۆش ماڵتان ئەوە سەرکەوتن.